بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم حەڵقەی بەرنامەی دیداری تایبەتدا قسە لەسەر شاری هەڵەبجە بکەین. هەڵەبجە لە ئامێزی مێژوودا دەپرسین هەڵەبجە لەکوێی ئامێزی مێژوودایە؟ وەک بەشێک لە مێژوونووسەکان دەڵێن ساڵی 1920 شاری هەڵەبجە شار بووە، ڕموزەکانی شارستانیتی تیا بووە، کۆشک، سەرا، شوێنە گشتیەکان. هەڵەبجە کەشێکی هەیە هەمیشە کاتێک کە باس لە ئەدەب و شعر و بە تایبەتی شعری نوێگەری دەکرێت لە شاری هەڵەبجەیەکێکە لە نمونە زیندوەکانی شاعیرانی کورد. زۆر جار دەبینین جۆرێک لە نەرجسیەت لە هەڵەبجەدا هەیە، یا جۆرێک لە شانازیکردن و شانازیکردن بە هێزێکی معنەوی کە لە پشتی ئەوە هەیە. هەڵەبجەکان هەمیشە شانازی پێوە دەکەن. لە کۆنەوە لە هەڵەبجەدا ئاینەکانی تر هەبوو، ئاینی جوولەکە هەبووە، گەڕەکی جوولەکان هەیە لە هەڵەبجە، کاکەیەکانی لێیە، ئاینی جیاوازتر لەم شارە ژیاوە. بەڵام ئەمانە هەموو لە ناو شاری هەڵەبجەدا جیان بۆتەوە. دەپرسین ئایا هەڵەبجە لەکوێی قوڵایەکانی مێژووە سەرچاوی گرتووە؟ ئایا دەسەڵاتی بنەماڵەکان لە ناو شاری هەڵەبجەدا چ کاریگەریەکی هەبوو بۆ ڕاکێشانی هێزی گەورە بۆ نمونە کەسایەتیە گەورەکانی وەکو ئینگلیزەکان کە سەدەیەک بەر لە ئێستا دێنە کوردستان و لەو کاتانەدا دێنە ناو شاری هەڵەبجە وەکو شاری سلێمانی و تەواوی شوێنەکانی دیکە کە ئەوەی مەبەستیان بووە. ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی دیداری تایبەتمانە بە میوانداری بەڕێز کاک حەکیم مەلا ساڵح نووسەری کتێبی هەڵەبجە لە ئامێزی مێژوودا. خۆشحاڵین کاک حەکیم بۆ سازدان و بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە لەلایەن بەڕێستەوە. زۆر سپاسانەکەم بە خێراتانەکەم، هیوادارم مە سەرکەوتوو بن و کەناڵەکەشتانم پێ خۆشە، یەکێکە لەو کەناڵانەی کە کاتم بۆ داناوە متابعەیەکەم، چ مەسئلەی دینی بێ چ مەسئلەی ڕۆژ و سیاسی و ئەوانە بێ، یعنی لە کەناڵە باشەکانە پێم خۆشە، ینی بەرنامەکانتان وەکو عەرە بەڵێ هەدافە. ئەوە بۆ خۆی کەناڵەکەی والێ کردووە چۆتە ریزی کەناڵە باشەکانی ئەمڕۆی گەلی کوردەوە. سپاس کاک حەکیم. ئێوە چوار بەرەک کتێبی هەڵەبجەتان نووسی و هەڵەبجە لە ئامێزی مێژوودا. من ئەمەوێت دەستپێکی بەرنامەکەم بەوە بێت هەڵەبجە لەکوێی ئامێزی مێژوودایە؟ هەڵەبجە لە هەموو ڕوکنەکانی مێژوودا، چونکە سەرەتا کە دەستم کردبەوە ینی وتارێک بوو بڵاوم کردەوە لە کوردستانی ئێران بووین، ئەوەندەی لە گۆڤاری سروار جێگەی بێتەوە وتارێک، بەڵام زۆر چڕ و خەست تر خۆتە زانین کاری ڕۆژنامە فەرقی هەیە لەگەڵەوەی بە کتێب بینووسی یا بەنامەیەکە، بەڵام زۆر خەڵک پێیان خۆش بوو، پیرۆزباییان کرد و ینی پێناسەیەک بوو بۆ هەڵەبجە بە کورتی. بەڵام ئیتر دوای لە دوو سەرچاوی گەورەی سوودم وەرگرت بۆەوەی ئەو وتارە بکەمەوە و بیکەم بە کتێب. یەک ئەوەیە فێری فارسیەکە بوو بووم، کتێبخانەی فارسیش پڕ بوو لە مێژوو، ینی گۆشەی تایبەتی هەبووە، تا لە ئەو بازاری ئاسیا کتێبخانە لێ بوو هەر کتێبی مێژووی ئەفرۆشت. ئیتر منیش ڕەفیقی مێژوونووسم لەو دیوپەیا کردبوو، سەرچاوەکانیانە خستە بەردەستمەوەشی نەبووە ئاگاداریانە کردم، پەیامە کرد. ئەوە لەلایەکەوە کوڕێک ئینتیشاراتی هەبوو، واتە بڵاوکردنەوەی بابەت و کتێب و ئەو جۆرە شتانە. کتێبخانەیەکی دەوڵەمەنی لە ماڵەوە هەبوو، لە سەدانەوەدی یا بڵێن 85 کتێبەکانی کوردی بوون، لە دیوانی شعر و لە چیرۆک و ڕۆمان و لێ کۆڵینەوە و گۆڤارەکان و ئەوەی دەستی کەوت بێت. ئەوانە خوان ناگرێ و برادرە بەڕێزە کاک حەسەن گۆران ینی کتێبخانەکەی خستە بەردەستم، هەموو ڕۆژێک میوانداریە کردم، ئەچوم لەوێ 2 ساعتێک. کاک حەکیم، یعنی ئەمەوێ من وەڵامی و پرسیارەم بیتەوە، ینی هەڵەبجە لەکوێی مێژوودا؟ ئەگەر بکرێ ینی سەرەتایەکی مێژووی شاری هەڵەبجەوە ناوچەکەمان بۆ باس بکەیتەوە بۆ بینەران ڕوونی بکەیتەوە. ئەخی خۆتان نەزانن مێژوو بربڵاوە، یعنی فراوانە. مێژوی مێژوومان هەیە، مێژوی شوێنەواری کۆنمان هەیە، مێژوی شارستانیەتمان هەیە، مێژوی وەرزش و هەموو ئەوەی کە جوڵەی ژیانە هەموو بۆ خۆی مێژووی هەیە. منیش
لە بەرگەکانی ترا و ئێستا بەرگی پێنجەم بە دەستمەوەیە تایبەتم کردووە بە وەرزش و ڕۆژنامەوانی و چیرۆک لە هەڵەبجە بەوەی تر کۆتایی بە هەموو کەناڵەکانی مێژوو دێنم لە ئەمانەی باسکە هەڵەبجە لەکوێی ئەمانایە لەکوێی مێژوایە لەکوێی شارستا تۆ لە کتێبەکە تا بازەواکەی کە هەندێک لە مێژوو نووسەکان ئەڵێن هەڵەبجە ساڵی 1920 شار بووە و مێژوو نووسەکان بۆ سەردەمی کۆن و تەنانە بەشێکیان پێش زین باسکە ئەم ناوچەیە ئاوەدانی بووە هەڵەبجە لەکوێی ئەم مێژوایە هەڵەبجە لە چقی ئەو مێژوایە کە لە ساڵی 1870 کراوە بە قەزا یعنی پێشتر بە بۆنەی ئەو خەڵکە هۆشیارەی ناو جاف و هەورامی کە تایە بووە بۆ خۆی شارستانی تێکی تیا بووە بەڵام وەکو ئیدارە لۆ چاڵا کراوە بە قەزا ئینجای دوای ئەوە کە کراوە بە قەزا بەڕاستی کۆمەڵێ خەڵک بە وەزیفە مەسەلا لەوانە شێخ نووری شێخ ساڵح شێخ سەلامی عازەبانی کەمالی عەلی باپیر هاتوونەتە هەڵەبجە و لەگەڵ شاعیرەکانی هەڵەبجە تایر بەگو ئەحمەد موختار جاپ و گۆران و مەلا حەسەنی قازی و ناتیق و ئەوانە یەکیان گرتووە ینی لەو سەردەمە زێڕینا هەڵەبجە لە تەواوی کوردستان ناونراوە شاری شاعیران وەکو نازناوێت ئەوە لەلایەکی کەوە لەباری شۆڕژگێڕیەوە یعنی لە سەردەمی ژیانی شێخ زیاءەدینە و هەروە محموود بەگی جاف بڵێن پاشا محمود پاشای جاف بەڵێ یەکەمین ئەڵقەی حزبی تەعالی تورەقی کوردستان لە ئەستەمبول دامەزراوە لەلایەن بنەماڵی بەدرخانیەکانەوە لەم دوو قۆڵەوە هەردووکیان هاتوونەتە هەڵەبجە ئەوە وەکو سیاسەتی تر درێژەی هەبووە هەتا ئێستش لەگەڵا با من لە سەرەتاوە ئەوە بپرسم یعنی وەکو ئەڵێ لە دوای ئەوەی کە تۆ ئاماژە بەمانە ئەەکەی بۆچی هەڵەبجە لە ناوچەکانی تری کوردستان بۆ نە سلێمانی کاتێکە ئەفسەرە ئینگلیزەکان یاخود گەڕیدەکانی ئینگلیز دێنە باشووری کوردستان بۆ هاوکات یاخود پێشتریش کە کاتێک دێنە شاری سلێمانی یا دێنە شوێنەکانی تری کوردستان ئەچن بەرەو ناوچەکان ئەو کاتانەی کە شۆڕشی لێە بە تایبەتی سەردەمی شۆڕشی شێخ مەحموود و پێشتریش بۆچی هەڵەبجەش یەکێکە لەو شوێنانەی تریا ئەبێ بە مەلازی مانەوە یاخود هاتنی ئینگلیزەکان و بێگانەکان بۆ شاری هەڵەبجە ئەو هێزە معنەویە چییە خەڵکی ڕاکێشاوە خەڵکی بێگانە و خەڵکی وڵاتان کە بێنە ئەم ناوچەیە ئەو هێزە سەرەکی یەکەم سروشتی ناوچەکەیە پێکاتەیەکی جوانی هەیە یعنی بە سێ گۆشە بە چیا دەوری دراوە بەردەمی شێ و دەشتە پڕ لە خێر و بەرەکەتە شارە زوورە هەروە سەرچاوی ئاوی زۆرە بە چۆم و بە زێ و بە ئیتر ئەو جۆگەلە و کانی و سەرچاوە ئاوەکانی تر ئەمانە وای کردووە لێرە ژیان ئاسان بێت یعنی ئەگەر بێت و پیاوانەیەک بکەیت لەوەی هەڵەبجەیی ئەسڵ بدۆزیتەوە چەند بەدەماڵی تیا بووە سنەیی بوون هاتوونە تێرە ژیانیان بەڕێوەبرو یا بانەیی بوون یا پاوەی یا جوانڕۆیی یاخود بڵێن لە سلێمانیوە هاتوونەتە هەڵەبجە تا لە بابانیەکان خەڵکیان لێ هاتوۆتە هەڵەبجە بۆ ژیان بێجگەلەوەی لە دەوروبەریشەوە عەشایرەکانی کۆکۆیی و نەوڕۆڵی و بڵێن بەگشتی بڵێن جاب دوو ماڵ و دەماڵ و بیزماڵان لێ هاتوۆتە ناو شار و شارستانەتی شاریان وەرگرتەوە و ئابەوە شارەکە کۆبووتەوە لە شارێکی بڵێن هونەربەخشە یا سیاسەت بەخشە یا بڵێن لە ڕوویەکی تریشەوە چونکە پاشاکان حکومڕانیەکی یعنی زۆر عادیلانەیان کردووە بە تایبەتی لەسەر دەسەڵاتی عادیلە خانما کێشەی کۆمەڵایەتی هەمیشە بەرەو چارەسەرکردن چووە کێشەکان ئەگەر کۆمەڵایەتی بوو بن ئەوە دەمسپی و بنەماڵی پاشا کەوتونەتە بینەوە ئەگەر مەسەلە دینیش بوو بێ ئەوە مەلای دینی گەورە لە کۆنەوە لە هەڵەبجە هەڵکەوتون و ئەوانە بۆ خۆیان حکومی دینیان کردووە کاک حەکیم تۆ باسی بۆ نە جافەکانێک کرە بینین کە کاتی یەکێک لە کوڕەکانی حەمە پاشای جاڤ وسمان پاشای جاڤ دێتە هەڵەبجە و نیشتەجێ ئەبێ لەم ناوچەیەدا نیشتەجێ ئەبێ لەم ناوچەیەدا ئەبینی کە کاتێ باسی هەڵەبجە ئەکرێ هەمیشە باسی
ئەوانە کرێت کاریگەری بنەماڵەیی یا کاریگەری ئەوەی کە ئەو بنەماڵانەی دەستڕۆیشتوو بوون لە ناو شاری هەڵەبجە چی بووە بەسەر شاری هەڵەبجەوە تاوکو ناوبانگیە بە هەڵەبجە ببەخشێت؟ جافەکان لەو سەردەما کۆچەری بوون لە گەرمیان و کوێستانیان کردووە لەو پەڕی بڵێن خانەقین و مەندەلیەوە هەتاوەکوونە کوێستانەکانی ساراڵ و هۆبەت و سنە لەم ماوە دوور و فراوانەدا هەڵەبجەیان هەڵبژاردە و کردویانە بە جێگەی نیشتەجێبوونی خۆیان وەکو ئەوەی واز لە کۆچ بێن و ئیتر نیشتەجێ ببن. ئەمە حەمە پاشا کردێتی پاش حەمە پاشا تەمەنێکی زۆری وای نابێت وەسمە ماشای کوڕی ئەبێ بە سەرۆکی ئەو هۆزە کوردانەی کە وازیان لە کۆژێنا و نیشتەجێ بوون. مەحموود پاشاش هەر سەرپەرشتی جاپە کۆچەریەکانەکات بەڵام پێشی لە هەڵەبجە هەرگیز نەبڕیوە یا ئەوەندەی کە بواری بوو بێ لە کۆچەکە هاتبێتە شارەزوو سەردانی هەڵەبجەی کردووە. ئەمە وای کردووە ئەو جۆوە خۆشی لە هەڵەبجە هەیە لەباری کەش و هەواوە لەباری ئاوەدانیەوە لەباری سەرچاوی ئاوە لەباری دەرامەتی شارەزور و لەباری باغداری و ئاژەڵداری و هەنگداری و سودوەرگرتن لە گۆیژ و بەڕ و شتەکانی تر یعنی ژیان لێرە زۆر بە ئاسانی ڕۆژشۆ بەڕێوە کە وردە وردە گەورە بووە ئیتر پیشەیشی تیا دروست بووە وەکو دارتاش و وەکو مزگەر و وەکو بڵێن پینە دۆز و ئالە و پیشە کۆنانەی بڵێن کلاسیک تیا دروست بووە و بۆ بە شارێکی تو وردە وردە هەر گەورە بووە تا لە ساڵی 1970 ئەبێتە 4 گەڕێکی گەورە لەگەڵ گەڕێکێکی بچکۆلەی جوولەکەکانە بڕیاری بۆ دەرەچێت دەکرێتە قەزا. ئیتر لەگەڵ بوونی بە قەزا دیارە زیاتر خەڵکی لە دەور تیاتووە وردە وردە لە گەشەکردنا بووە هەتا ئەو کاتەی کە شەهید کراوە تا ئێستش کە ئەیبینین زیندوو کراوەتەوە بۆ خۆی برێوێکی فراوانتری سەردووە و سێ ئەوەندەی جارانی لێ هات. ئێمە ئەکرێ هەر هاتنی وەکو پێشتریش ئاماژەت پێکرد هاتنی ئینگلیزەکان یاخود ئەفسەرەکانیان بۆمە کاتێک کە مێجەرسۆن دێتە ئێرە دێتە ماڵی پاشا و نیشتەجێ بێ لە هەڵەبجە و ماوەیەک ئەمێنێتەوە یعنی ئەکرێ هەموو ئەمە هەر بۆ دیمەنی جوان و سروشتەکەی هەڵەبجە و ئاوهەواکەی بگێڕینەوە یاخود هۆکارێکی تر و هێزێکی ڕاکێشەری ترە بووە لە ناو هەڵەبجاکە وای کردووە خەڵکی ڕووی تێ بکەن. خۆی یەکەم جار مێجەرسۆن هاتەوە ئەو پیاوێکی بڵێن پشکنێرێنی ناوچەکان بووە بۆ دەسەڵاتی بەریتانیا عوزمایە و کاتە اینجا لە ناو فارسی ژیاوە بە ناوی غوڵام حوسێن ناوە ئینگلیزیەکەی لە خۆی لا بردو خۆینەوە ناوە غوڵام حوسێن کە دێ بەم دیوایە تا هەڵەبجە لە ماڵی پاشا نیشتەجێ بێ دەر بە ناوی غوڵام حوسێن تایەربەک کەشفی ئەکات کە ئەمە ئینگلیزە چونکە تایەربەک کاتی خۆی لە مناڵیە لەسەر دەستی ڕەحمەتی مەلا شێخ موحیدینە کە مامۆستای زمانی عەرەبی و فارسی کوڕەکانی پاشا بووە هەندێک ئینگلیزیشی زانیوە تایەربەکیش هەندێک لە ئینگلیزی ئەزانێ بەوا ڕۆژێک مێجەرسۆن وشەیەکی لە دەم دەرەچێت لە باتی وشە کوردیەکە ئینگلیزیەکە بەکارێنێت بە هەندێک ڕەفتار و هەڵس و کەوتیشا بە شکری دەم و چاوە ئەوانە شار گومانی لەسەرە بێ بەڵام لەسەر ئەو وشەیە ساغە بێتەوە کە ئەمە ئینگلیزە و ئیتر تایەربەک زۆری وێنێ ئەڵێ بێ خۆتمان لەلا ڕوون بکەیتەوە کێت و ئیشت چیە ئەوانە ئەوش بەرنامەی کاری خۆیانی بۆ شەرحەکات. بەڵێ لایەنێکی تری شاری هەڵەبجە هەمیشە کە باسی شعری کوردیە کرێەوە ئەچینە سەر شعری بە تایبەتی و پێ شعری کراوەیە شعری حۆر لە سەردەمی نوێدا بە تایبەتی کە باسی شاعیرەکانەکەی چیرەوان نمونەی مامۆسا گۆران بەسەر قافڵەی شعری نوێی کوردی باسەکرێ هەمیشە باسی شاری هەڵەبجە ئەکرێ بەر لەویش بۆ نە شاعیرەکانی وەکو تایەربەگ و ئەحمەد موختار جاف و شاهۆ و کۆمەڵە شاعیری تر هەبوون لەم ناوچاندا یعنی هەڵکەوتەی سروشتی هەڵەبجە ئایا یاخود ئەو کەشە ئەدەبی کە لە ناو شاری هەڵەبجە هەبووە ئەمەی ڕەخسانەوە شاعیران لەم شارەوە دروست ببن و بچن تەجاوزی سنووری هەڵەبجە بکەن و بچنە شوێنەکانی تر یاخود ئەکری ئەمە بەچیەوە بەسینەوە بۆ هەڵەبجە بە عەشق و علاقەی خەڵکەکە و هۆشیاری خەڵکەکەی زۆرینەی خەڵکەکە
هەڵەبجە لە ئەو سەردەمی کۆنا وەکو باسمان کرد ناونراوە شاری شاعران چونکە بۆ خۆی هەر لە ناو شارەکە بۆ خۆی ناتق حلمی گۆران مەلا حەسەنی قازی شەحەمەمێنی کاردۆخی لە دوایە ساڵە هەژار ئەمانە ئەحمەد مختار جاو تایاربگی جاو شاعری خودی شارەکە بوون کە بووە بە قەزاش بە بۆنەی وەزیفەوە چەند شاعرێکی تر هەم کاری ئیداریان کرد و هەم بەهرەی شعریشان تیا بووە وەکو کەمالی عەلی باپیر کەمالی هەروەها شێخ سەلامی عازەبانی هەروەها ماوەیەکی شانووری شێخ ساڵحی شەراتۆ تێرە بەڵێ ماوەیەکی زۆر نا شێخ نووری شێخ ساڵح شێخ سەلام عازەبانی ئەمانە تی هاتوونی تر ئەو سەردەمە ئەو نازناوی شاری شاعرانەی پێ بڕاوە چونکە ئەو کۆشاعری ئەو سەردەمە لە هەڵەبجە هەبووە لە شارەکانی تری کوردستانان نەبووە ئەوەش زەوق و شۆقی خەڵکەکەیە خۆمانەزانین شعر بۆ خۆی هەر ئینسان حەزی لێکات ئەوەشی شاعر نییە حەزی لێکات گوێ لێ بگرێت اینجا ئەمە باگراوندێکیە پێش ئەم سەردەمەی ئەمان ئەم هەی کە لە دروستکەن بۆ هەڵەبجە و ناوی شاری شاعرانی لێ بنرێ ئەبینی سەرقوتبێکی شاعرانی وەکو مەولەوی تاوگۆزی لە هەڵەبجە خوێندوێتی و ئەوە ناوچەکەیان نزیکە لێرەوە و پاشان لای مەلا عەبدوڵای خەرپانی لە هین خوێندوێتی لە خەرپانی یعنی ئەوەش بۆ خۆی کۆمەڵی شاعری ئەو سەردەمەمان هەیە ئەوەندەی من دەستم پیاگەشت بێت تا ئێستاکێ کۆمەڵێکەوەی دەستکەوتیوێ لە ژیان و بەرهەمیانم ساخ کردوێتەوە بۆ ئەوەی ئەو دەورانەی مەولەویە مەسەلا کاک ئەحمەدی پیرسیم زیندوو کردوێتەوە لەگەڵ یوسفبەگی ئیمامیە کە دوو شاعری ئەو قۆناخەن شاعری تریش هەیە لە بەردەساب لەگەڵ یانە خەریکم یەک دوانێکی تر ینی برین قوتابخانەی شعری لە هەڵەبجە و لە سەردەمی مەولەویدا بەڵام کرد لە مەولەوی تێپەڕێت زمانەکە ئەوەی کە مەولەوی پەیوەندێتیەوە بە تایبەتی دیوانی شەعری غەزەل و قەسیدەکانی بە هەورامیە یا بڵێن بە گۆرانیە لە هەڵەبجە ئەگۆڕێت بەلای قوتابخانەکەی نالیە یعنی لەوانە تایاربەگی جاف و ئەحمەدبەگی برای و ناتیق و ئەوانە پەیڕەوی قوتابخانەکەی سلێمانی و بابانەکەن تەنیا شەحەمەمێنی کاردۆخی لە هەندێک لە شارەکانیا بە شێوەی هەورامی شەعری وەنیوەتەوە ئەمانە وای کردووە کە هەڵەبجەی تر هەمیشە شعری لێ نەبراوە بەردەوام ڕۆشنبیری تیا بووە لە پاڵ شعرەکە هەواداریشیان بۆ خۆیان ئێمە ئەکرێ بڵین هەڵەبجەژ ناو سێ کوچکەی بابانە نالی و سالم و کوردی بۆ یاخود تایبەتمەندی کەشی ئەدەبی لە ناو هەڵەبجە تایبەتمەندێکی جیاواز بووە لە شارەکەیتر هەر وەک تۆ شەڵیت پێوتراوە شاری شاعران ئایا تایبەتمەندی هەبووە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێ وەرەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو پرسیاری ئەوم کرد ئایا هەڵەبجە تایبەتمەندی هەبووە لە ڕووی ئەدەبی و شیعریەوە یاخود ئەویش هەلە ناو سێ کوچکەی بابانی نالی و سالم و کوردیا بووە ئەوە تا سەردەمی ئەو نوێخوازیگەریەی گۆران هەر لەسەر تەرزی مەحوی و نالی و سالم و ئەوانە شعر هۆنراوەتەوە بە وەزن و قافیە و بە هەموو ئەو وشە پارسی و عەرەبیانەی کە تێکەڵی دیوانی نالی بوون یا لای نالیەوە تەوزیف کراون گۆران دێتە پێشەوە گۆرانیەت سەر لەبەری ئەو قوتابخانە پەیڕەوەکە لە سەرەتاوە دوایی بیرەکاتەوە ئەم زمانە کوردی ئەبێ پوختە بکرێتەوە بکرێ بۆ زمانەی کە پێی نووسیوە ئەی خوێنینەوە ئەزانین کوردێکی سادەی زۆر جوان بەڵام بە معناش و بە ناوەڕۆکیش یعنی لە پاڵیشیا شعرەکانی دەسەبەنی کراوە لە دیوانەکەیە یعنی وای کردووە سەر لە بەری قوتابخانەی کلاسیکی هەڵوەشانوتەوە بە سەریەکە و هێناوێتی بەلای نوێخوازیە
ئەوەشی کە مێژوو پێمانەڵێت سەرەتا لەلایەن ڕەشید نەجیب و شێخ شێخ ساڵحەوە تروسکەی ئەوە سەری هەڵداوە، بەڵام ئەوەی گەیانی بلوتکە و کۆتایی پێهێنا و درێژەی پێەیە گۆران بوو، چونکە ئەوان مکی چەند پارچە شعرێک زیاتریان لێ بەجێ نەماوە، بەڵام گۆران دیوانێکی قەبەی گەورەی. بەڵێ یەکێک لە تایبەتمەندیەکانی تری هەڵەبجە جیاواز لە هەندێک شاری تر بۆ نمونە ئاینەکان ئاینی تری تیا بۆ جوولەکەی تیا بۆ بۆ ئاینی کاکەی تیا بۆ کە هەر لەم شارا بوون و بەڵام پێکەوە ژیان هەبووە. ئایا ئەم تایبەتمەندیە چییە بۆ هەڵەبجە لە ناو مێژووی ئاینەکانە لە باشووری کوردستان؟ ئەوە هیمەتی دڵسۆزانە و زانایانەی زاناکانی هەڵەبجە بووە کە بڕوایان بە وەحدەت الئەدیان هەبووە، مەسیحیشمان تیا بووە، ژنیشیان لێیە ناوێن، ژنیشیان پێدراوە مەسەلا. ئەمە ئەو بڕوابوون بە دوای وەحدەی وجود، وەحدەی ئەدیانیەت، یعنی بڕوا دەبێ بە دینەکان، چونکە خۆتە بینیت و ئێوەش کەناڵێکی دینین لە ڕەمەزانە کە تەراویح حەکەین ئەڵێن ئادەم سەدفی والله، ئیبراهیم خەلیل الله، نوح نەجی والله، مەسەلا پیاە دەمە و ناوی پێغەمبەرەکانە بێت بە قودسیەت، ئەبێ بڕات بە پەیامەکانیشیان هەبێت. لەبەرەوە ئەمانیش پاژماوەی ئەو پێغەمبەرانن، ئەوان موساین، ئەوان عیساین، ئەمان مەسەلا زەردەشتین، ئەم پاژماوەیە کەماوەتەوە عەقلی مەلادینەکان بووە کە نەیانهێشتەوە بە هیچ شێوەیەک کێشە لە بینی مسلمانان و ئەوانە دروست ببێت. بگرە ئەوان بۆ خۆشیان، من خۆم لەم دوایی ترشایەتی حاڵم کاکەی کێشەی هەبووە، چەند جار هێناوانەتە لای باوکم کە مەلای گەورەی شار بووە، بۆی چارەسەر کردوون و بردیانەتەوە. هەتا مەلای تر هەبووە ئەوەی پێباش نەبوو، تێتی چۆن پێت باش نێ، ئەو هاتۆ پەنا بۆ من دێنێ، پەنا بۆ دینە و شریعەتەکەی من دێنێ، ئەبێ منیش بۆی چارەسەرکەم با مەمنونی شریعەتەکەم بێ، بزانێ گرێکیێرەکان لەلایەن ئێمەوە ئەکرێتەوە، نەک لەلایەن خۆیەوە. یعنی ئەوە دۆستایەتێک و هاوکاریەک و بڵێن پێکەوە ژیانێکی خۆشی لە هەڵەبجە دروست کردووە. بەڵێ ئەی ململانێ کۆمەڵایەتیەکان، بزوتنەوە ڕۆشنبیریەکان، حرەکە فکریەکان لەم شارە، ئەمە چۆن یعنی ئەمیش دیسان ڕێگی لە ناو قوڵایەکانی مێژووی ئەم شارەدایە کە هەروەکو کایەکانی تر ئەم حرەکە و بزوتنەوە ململانەیانە بەردەوام بووە لە ڕابردوودا. کۆنتر ململانی کۆمەڵایەتی هەبووە لەسەر زەویزارم، یا مەسەلا لەسەر لە وەرگە، یا لەسەر بابەتێکی ئاواژیان، بەڵام کە ئەگەر گەشت بێتە شەڕ، ئەوە چوار دەمسپی لە سەید لە مەلا لە شێخ کەوتونەتە بینەوە و ئاشتەواییان لە ناوە دروست کردوون. بەس لەم ساڵانی دواترا بڵێن لە شەستەکانەوە کە شۆڕشی ئەیلول هەڵگرسا، دژمن بە هەموو پیلانێک کێشەی عەشایری دروست کرد، کێشەشی عەشایرەکانیشی لەگەڵ پێشمەرگا دروست کرد، لەبەرەوە لیان بوو ئەهاتن بۆ لای دژمن و چەکیان هەڵەگرت و لە ناو خۆشیانە شەڕیانە کرد و شەڕیشیان لەگەڵ پێشمەرگا کرد و ینی زۆری نیان خەڵکی لادێ بوون، لە مەعالیمی شار تێنەگەشت بوون، کاری نابەجێیانە کرد. ئەوە وای کرد کێشە کۆمەڵایەتیەکان یعنی بڵێن لە لوتکەی دەسەڵاتی بەعسا بە تایبەتی کەوتوو بۆ ژێر دەسەڵاتی بەعز، ینی بەعز بۆ ئەوەی ئەو ئەڵقە پەیوەندیە کۆمەڵایەتیە جوانەی ژن و ژنخوازی و خزمایەتی و هاو نیشتیمانی یەکترە ببچڕێنێ، هات ئەوەی لێ دروستکردن، زۆر لێشا و پارەشی بۆ هەڵڕشتن، هەم شەڕی پێشمەرگەی پێکردن، هەم کێشەکانی ناوخۆشی پێتند و تۆڵە کرد و ینی بوو بەوەی شاشەیەکی دروست کردبوو، سەیری شەڕ و هەرایی تیا کرد، هی کورد لەگەڵ کووردا. ئەی ئەو بزوتنەوە ڕۆشنبیریەکان لەم شارە چۆن دروست بوون، چۆن دەستیان بە ئیش و کارەکانیان کرد، بە تایبەتی کە بنەمایەک لە ڕابردووە لە کەیەوە دەست پێەکە بنەما ڕۆشنبیریەکان و ئەو بزوتنەوە فکریانەی کە لەم شارەوە سەریاندا. خۆت ئەزانی لە ناو مێژووی سیاسی کووردا سەیرەکەی کاتێکە بازە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی شەکرێەوە، مێژووی سیاسی کوردی شەکرێ، هەمیشە ئەگەر نوخبەیەکی ڕۆشنبیر باس بکرێ، کۆمەڵێک نمونەی زیندوی شاری هەڵەبجە بەبەرجەستەیی حزوریان هەیە لە ناو ئەو نمونانەدا. هەڵەبجە یەکەم
تەسیری ئینگلیزەکان کە تایە بوون هەبووە لەسەر ڕۆشنبیرەکان. ئەوە گۆشەیەکە و ئەبێ لەسەری بوەستین. گۆشەی دووهەمیش هاوسەیەتیمان لەگەڵ سلێمانیە، ژن و ژنخوازیمان لەگەڵ سلێمانیە، نیشتەجێبوونی خەڵکی ئێمە لە سلێمانیا و خەڵکی سلێمانی ئەسڵ لە ناو ئێمە، یعنی ئەبینی لەم سنوورە گەورە قەت نەوتراوە هەڵەبجە و کەلار، من سلێمانی و کەلاریا سلێمانی و کپریا سلێمانی و کۆیا سلێمانی و ڕانی و قەڵازێ هەر وتراوە هەڵەبجە سلێمانی، یعنی وەکو جووتەمان لێ هاتووە. شارستانێتیش لە سلێمانیا چاپخانێتیا بوو، خەڵکی ڕۆشنبیری گەورەیتیا بوو، شۆڕشی شێمەحموودیا بوو، ئەنواعی پیاوی گەورەی وەکو پیرەمێرد و ئەوانێتی هەڵکەوتەوە، ینی سەرچاوەیەکی گەورە بوو بۆ سلێمانی و بە نزیکترین ڕێگە هەر شتێک هەر بزاپێکی ڕۆشنبیری هەر جوڵەیەکی ڕۆشنبیری لە سلێمانی داڕێژرابێ یەکسەر لە هەڵەبجە ڕەنگی یاوەتەوە. هەر بۆ نمونەی ئەوەی کە باسمان کرد گۆران لەگەڵ ئەو پەیوەندەی لەگەڵ شێخ نووری شێخ ساڵح و ڕەشید نەجیبە ئەوە وای کردووە شارەکە لە گەشەکردن بێت. ئەم شارە لە لایەکی تریشەوە یەکەمین بڵێن نۆڤڵێت جەمیل سائیب نووسیوەتی، 2 ساڵ دوای ئەوە یەکسەر ئەحمەد موختارزاو دێتە دەنگ مەسەلەی ویژدانە نووسێت. اینجا چیرۆکێکی کەشی نووسیوە وەکو شاکر فەتاح لە دیدارەکەی داهاتەوە خزمەتی باسی دەکا وتێتی ئارەزوو خۆمم تیا دەربڕیوە و بە ئارەزوی خۆمەم و قسەکانی دڵی خۆمم کردووە، بەڵام بەداخەوە ئەو بەرهەمە تا ئەم دایانەش مابوو تیاچوو لە کۆڕەوەکە. ئەگەن ئەوڵی ئەوە درا بەرنامە بۆ ئەوە داڕێژرا کە سەر لە نوێ زیندوو بکرێتەوە ئەوی ژۆکو مەسەلەی ویژدانەکەی بکوێتە کتێبخانەی کوردیەوە. بەڵێ کاک حەکیم یەکێکی کە ئێستا باسم کرد لە تایبەتمەندیەکانی هەڵەبجە بریتیە لە دروستبوونی هێز و ڕێکخراوە سیاسیەکان. خۆتەزانی ڕێکخراوی سیاسیش دروستبوونی دەرهاویشتەی کۆمەلگایەکی وشیارە یا کۆمەلگایەکی پێشکەوتووە و تۆوت هەڵەبجە ڕۆشنبیرەکان دەستەبژێری ڕۆشنبیری کاریگەری ئینگلیزیان لەسەر بوو. ئەی دروستبوونی کۆمەڵێ هێز و بزوتنەوەی سیاسی لەناو ئەم شارەوە کاتێکە سەرهەڵەدا ئەمەش دیسان هەر بۆ ئەو لایەن و یا ئەو ڕەهەندە وشیارەیە گەڕێتەوە کە خەڵکی هەڵەبجەی لەسەربوونیە خودت بۆ بزوتنەوە سیاسیەکان هەندێکیان نخبەیەکی ئەم شارە بەشدارەتیانە. ئەگەرێتەوە بۆ سەردەمی سەرەتایی سەرهەڵدانی کوردایەتی ینی تەنزیمکردنی کوردایەتی و لە قاڵبدانی چوارچێوەی حزبدا. ئەو وەختە بنەماڵی بەدرخانیەکان لە ئەستەمبوڵە بن زۆر ڕۆشنبیرە بن، حزبێک دروستەکەن بە ناوی تەعالی کوردستان. مەحموود پاشا لەلایەن سوڵتان عەبدولحەمیدەوە ئەوە شێوە دەست بەسەرێکە بێت لەوێ، بەڵام هەموو شێوە بنەماڵەیەەکە ئەو پەیامیان لێ وەرەگرێت. لەم لاشەوە مەلا حەسەنی قازی لەگەڵ کوڕەکەی شێخی زیائەددینە بە گەشت یا بۆ بڵێن بیبینینی مەعالیمی ئەستەمبوڵ کە ئەو وەختە بەناوبانگ بووە بیبینن، لەوێ ئەوانی لەگەڵ بنەماڵی بەدرخانیەکانە دۆستایەتی دروستەکەن و هەمان پەیام لە دوو قۆڵەوە لەلایەن مەحموود پاشا و لەلایەن ئەوانەوە دێتە هەڵەبجە. پیرەمێرد لە یادداشتەکانی خۆیان لە ڕۆژنامەکە بڵاوی کردوێتەوە ئەڵێ گەورەترین کۆنگرە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد ئەو کۆنگرە فراوانە بوو کە مەحموود پاشا جاف لە ماڵە گەورەکەی خۆیان لە دواوانەکەی زەڵم پێکی هێنا و پڕ بوو لە خەڵکی ڕۆشنبیر و دەمسپی و پیامەقۆڵ و خەڵکی هۆشیار و زیرەک و خاوەن قەڵەم. یعنی ئەوە وای کرد لە هەڵەبجە مقڕێکیان بۆ داناوە لە سلێمانیش مقڕێک، یعنی بۆ ئەوەی فراوانتر ببێت. بەڵام دروپەکە گۆڕاوە بە سەریەکە ئیتر ئەو وینە نەماوە موهیمەوە لەو کاتەوە تۆوی سیاست لە هەڵەبجە چێنراوە. بە دوایە ئەوەی سیاسەتێکی بەقوت بێت، یعنی ڕۆشنبیرێک بێ خاوەنی پەیامێکی معقولی کوردایەتی بێت، حیزبی هیوا بووە. حیزبی هیواژە لە سەرەتای دروستبوونیەوە ئەڵقەی لە هەڵەبجە دروست کردووە. ئیتر پارتی دیموکراتی کوردستان لە 1945 و 46 لە مەهابادەوە کە دوایی دێتەوە سەر ساحەی کوردایەتی ئەمدی و یعنی هەر لە ئەوێ کە لە مەهابادە ڕەحمەتی مەلا مستەفا بەشداری کردووە لەگەڵ ئەو هێزا شاعیرێکی
خەڵکی منتیقەی هەڵەبجە بە ناوی قانع ئەچێتە ئەوێ ینی لەوێ ئەوێ بە مامۆستا لە قوتابخانەیەکە دەرسی کوردی هەڵێتەوە چونکە مناڵانی ئەو کاتە لیان قەدەغە کرابوو بە کوردی بخوێنن دەرسی کوردی ئەڵێتەوە ینی ئەمە وای کردووە لە ئامێزگرتنی پارتی بووە لەلایەن خەڵکی هەڵەبجەوە هەتا نسکۆی شۆڕشی ئەیلول پارتی زۆری بەخشی بە بڵێن کورد بە تایبەتی ئێمە باسمان لەسەر هەڵەبجە زۆر شتی بەخشی بە هەڵەبجە چونکە هۆش و گۆشێکی گەورەی تیا کردەوە دوای ئەوە لە سەردەمی لوتکەی دەسەڵاتی خۆیان یەکێتی قوتابیان یەکێتی لاوان یەکێتی جوتیاران یەکێتی ئاپرەتان ئەمانەی هەموو کردەوە یعنی عالیەکە و لەم کەناڵانش بۆ خۆیان بەرپرسیان هەبوو کۆبوونیانە کرد و پارتاتیانە ئەمانە هەبوون کاک حەکیم ببوورە یعنی ئەمانە هەبوون هێزە چەپخوازەکانی شەبوون هەر لەم ناوچاندا منەمەوێ عنی ئەوە ڕوونکەی ئایا دەرەنجامی ئەوەی کە هێزی سیاسی لە ناو ئەم شارە مشارەکەی هەیە لە چالاکی سیاسی و ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی و سیاسیانی کە دروست بووە لەم شارە دیسان ئەمەش دەرەنجامی بەشداری دیکەی هەڵەبجەیەوە دوانەکەوتنی هەڵەبجەیە لەو کاروانە سیاسی کە لە کوردستانە هەبوو لە باشوور ئەخن ئەوە من لەسەر ئەو قسەیە با تۆزێ درێژەی پێ بین مەسەلا بە پیلانێکی ئەمریکاش هاوپەیمانیان بوو لەگەڵ جەزائیر و عێراق و ئێران شۆڕشی ئەیلولیان کۆتایی پێێنا ئەوە نسکۆیەکی گەورە بوو بەڵام هێزێک هەبوو لە ناو پارتیا بوو بەڵام لە ژێرە کۆمەڵە بوون کە ئەو وەختە شەید شەهابی شێخنوێری و کاک نەوشیرا مستەفا و کاک شەید ئارام و ئەوانە سەرانی کۆمەڵە بوون لە ساڵی حەفتا دامەزراوە لە ساڵی حەفتا و دووە ئەڵقەیەکی دێتە هەڵەبجە ئەویش بۆ خۆی خەڵکێکی زۆری لە خۆی کۆ کردەوە هەر ئەو ئەڵقەیەش بوو بە هاندەری ئەوەی یەکەمین مەپرەزەی دوای نسکۆ لێرەوە دەربچێت ئەجا ئەو هاتنی پارتیە بۆ ئێرە وای کرد ئەوەندە هۆش و گۆشی خەڵکەکەی ڕاکێشا بۆ نمونە پیاوێکی گەورەی بەویقاری خوێنەواری مامۆستای ئەو سەردەمە مامۆستا شێخ حەمەمینی شێخەوڵا لەگەڵ کۆمەڵێ لە هاوڕێکانیان یەکەمین مەپرزەی شۆڕشی ئەیلولی لە ساڵی 61 کە هەر لێرەوە دەرچوو ناوەکانیان دیارە و مێژوو شایەتە لە سەریان یعنی لەبەرەوە هەڵەبجە وەکو خۆمان لینیەکەین شتێکمان گر بە دڵێکەین بە دڵ ئەیگرین غەلوغەشی تیان نییە هەرچەند ئێستا تۆزێ دنیاکە گۆڕاوە بەداخەوە بە جۆرێک بەڵام بە هەر حاڵ لە ناو هەڵەبجەیە کۆنەکە ئەو خولوسیەتە بۆ بەرنامەی کار یەکی کاری ناوبازار بێ کاری سیاسی بێ کاری ئەدەبی بێ کاری هونەری بێ هەر کارێک بێ ئەو دڵسۆزی لە پەنای ئەم کارانە تۆ باسیەکەی ئەو دڵسۆزی ئێڵەی باشتێکی دیکە باسکەین لە تۆ پرسم تۆ کوڕی بۆ نەمەلایەکی ناوداری ئەم شاری هەڵەبجە یعنی هەست ناکەی تایبەتمەندیشی ئاینی جۆرێک لە پابەندبوونی زیاتریش وەکو سیمایەکی تری هەڵەبجە هەمیشە لە ناو مێژووی ڕابردووی ئەم شارە دەرکەوتووە ئەخر لە 54 یەکەمین ئەڵقەی ئیخوان المسلمین شێخ محەممەد سەواف و شێخ ئەمجەد زەهاوی هاتوون لە سلێمانی لای مەلاکان درکانیوانە مەلاکانی سلێمانی ئیستیقبالیان لێ نەکردوون یەنە هەڵەبجە لە ڕێگەی باوکمەوە بە ڕەحمەت بێ ئەڵێن بەرنامەیەکی ئاوامان هەیە باوکم قبوڵی ئەکات ئەڵێ من هەموو هاوکاریەک ئەفەرمێ من هەموو هاوکاریەکتانەکەم بەڵام نابم بە ئەندام و کاری یعنی بڵێن شانە بەندی تیا بکەم بەڕەحمەت بێ عوسمانم مامۆستا مەلا عوسمان کە ئەبێ بە ئامۆزای باوکیشم ئەو هەڵەبژێرێت ئەبێ بە ڕئیسی ئیخوان لە هەڵەبجە ئیتر ئیخوان وای کرد گەشەی کرد تا هەرژمارەی زیادێ کرد ینی ئەو وەختە ئیخوان بەڕاستی وەکو ئێستەشیان ئەیبینێن لە زۆریانە هەمیشە ئادابی جوانیان بڵاو کرد هەمیشە قسەی جوان ینی پەیڕوو لە قورئان وەجادیلهم بالەتی هی ئەحسن تعالوا إلى كلمة سواء بيننا بەڵێ ئەکرێ بڵێن دروستبوونی طبعا ئەوەی تۆ باسیەکە ئیخوان زیاتر وەکو هێزێکی ڕێخستنیە هێزێکی دەعاوی دەرکەوتن بەڵام دواتر ئەم هێزە فۆرمەلە بێ لە چوارچوێکی بزوتنەوەی سیاسی و بزوتنەوەی ئەندازەیەک ئەوەی کە دروسە بێت لە ناوەڕاستی هەشتاکان و سەرەتا هەشتاکان بەدواوە بزوتنەوەیکی چەکداریدا ئەمەش دیسان لە پاڵی ئەو حرەکە و شیاریکردن لە هەڵەبجا پەیڕەوکراوە خەڵکی ئەم ناوچەیە
جۆرێک لە وشیاری و تایبەتمەندیانە بوو ئەمش لە تەنیشتی ئەوانەدایە. هەروەکو تۆ باسی کرد بۆ هێز و بزوتنەوە سیاسیەکان هەڵەبجەی ئەڵلقەیەک بوون و پێشوازیان کردووە، بەڵام دێرە هێزی دینی دروسە بێ دیسان بە ناوی دینەوە هێزی دینی ئێوەش لە کتێبەکەتانە ئاماژەی پێکەن کە ئەم هێزە یعنی جۆرێک لە داکۆچیکردن لە مافی کوردایەتی وە گەڕانەوە بۆ ئەخلاقیات و ئادابی ئیسلامی زیاتر پەیڕەوەکات. ئەو هێزە ئەوەنە متەدەین بوو ئیتر ئەو زڵمە و سیستەمە گەورەی بەعسی کرد بۆی قوبڵ نەکرا لەبەرەوە لێ ڕاپەڕی دژی وەستا بە تایبەتی هەر ئەو ساڵە بە بڕیاری عەلی حەسەن مەجید بڕیاری سەدام عەلی حەسەن مەجید جێبەجێکاری بوو لەسەر خۆپیشاندانێکی ئاسایی قوتابیان و لاوان گەڕێکی کانەشقانی تەقت کردەوە ژمارەیەکی زۆر خەڵکی زیندە بەچاڵ کرد مەلاکان قوبوڵیان نەکرد بە تایبەتی خاڵە عوسمانم ئیعلانی شەڕیان کرد بە چەک نەک بەوتە بە چەک دژی بەعس تەکفیری حیزبی بەعسیان کرد و پەلاماری چەکیاندا بووی بزوتنەوەی ئیسلامی دروست بوو کە دروستیش بوو خێرا گەشەی کرد و زۆر زوو خەڵکی پێوە گرسایەوە بەڵام بەداخەوە لە ئەنجامە یعنی ئەوەی کە ممارەسەی سیاسیان نەبوو ئەزمموی سیاسی لە ڕووی سیاسی و یعنی ئەبواە قەوامیسی سیاسیان هەموو بخێندایەتەوە اینجا تەزرەبی سیاسیان کرد چونکە چەک بۆ دین هەڵەگری دین بەرنامەی خۆی هەیە ئێشە زروپەکە زروپێکی سیاسی سیاستیش بەرنمەیەکی خۆی هەیە بەڵام بە ئەو قۆناغەش لووتکەی یعنی ستەمی بەعس گەشت بۆ لووتکە ینی بۆیە لەم ناوچانە زیاتر بە تایبەتی حیزبی بەعس کۆمەڵی سیاسەتی جیاوازی پەیڕەوە کرد لەم ناوچانەدا یعنی ئەکرا لە ئەنجامی ئەو ڕاپەڕی نار شتێکی لێ دروست بێت لە مەنتیقی هەڵەبجە. ئەخر ئەوە مەسەلە هەڵەبجە زۆرتر لە کۆنیشەوە دژمنی بووە مەسەلار حکوومەتەکانی عێراق زمانی 63 من ئەوە منداڵم تقریبەن گەورە نەبووم بەڵام بیرمێت زانسیق بە لەشکرێکەوە هاو سێ ڕۆژێری پێزمەرگەی پارتی لە پردی زەومە ئەو ناوە شەڕیان لەگەڵا کرد ئاخری لەبەر نەبوونی تەقەمەنی و نان و ئاو ئینسحابیان کرد دژمن هاتە هەڵەبجە منعە تەجەولێکی دروست کرد خەڵکی کوشت خەڵکی سوکایەتی پێکرد و ئیتر ئەلەوە ینی کۆمبڵێ ماڵی سووتان هەر لە دوورەوە بەر لەوەی بێتە ناو شار هەڵەبجەی هاوان باران کرد چەند شوێن پێوە بوو کە هاتیش ینی قەسابخانەیەکی دانا یەکەم منعە تەجەولێ ئەوەی دەرکەوتایە ئەکوژرا ئەوە یەک دووهەم ئەوە لە قۆناغە سەختەکانی ئەو کەتەی بڵێن قۆناغی سیاسی هەڵەبجە بوو دووەم لە 74 ڕاست و چەپ بە بۆمبی قەدەغەکراوی ئەو سەردەمە گەورەترین چەکی ئەو سەردەمە کە ناپاڵم بوو لێی دراو زیاتر لە 50 شەهید و کۆمەڵێکی زۆر برینار و خەسارەتێکی گەورەی ماڵی لێکەوتەوە. ئەو قسە بۆ من بۆ بینەران لەوانەیە بپرسن تۆ قسەیەکت کرد زۆر جار لە خەڵکی هەڵەبجەش ئەبیسرێ ئەڵەی هەڵەبجە لە کۆنەوە دوژمنی زۆر بووە ئەمە ئەم قسەیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئەو قسەیە ناتوانم سەرچاوەکە دیاری بکرم ئیلا معریفەی خەڵکەکە نەبێ یعنی بۆ ئەبێ هەڵەبجە دوژمنی هەبێ لە ناو شوێنەکانی دیکەشتا شوێنی دیکەشمانەیە لە کوردستان یعنی بۆ ئەم تایبەتمەندیە بۆ هەڵەبجە هەیە معریفە حکومەکە یعنی عەقلیەتی خەڵکەکە ویژدانی خەڵکەکە ئەخلاقیاتی خەڵکەکە هەمیشە لەسەر حەق بوون و حەقیان پێخۆش بوو و زەربیان هێناوە بە ناحەقیە و دژی هەموو ستەمێک وەستاون. بەڵێ هەمیشە لەم قسانی جەنابتەوە یعنی خەڵک ئەدوێنی زۆر جار جۆرێ لە نەرجسیەت یا جۆرێ لە شانازیکردن بۆ هەڵەبجە هەیە جیاواز لەوەی هەڵەبجە لە ساڵی 1970 تووشی گەورەترین کارەساتی و ڕووداوی مێژووی بوو کە 5,000 کەس لەم شارەدا شەهید بوون و هەزارانیش برینار بوون. جگە لەوە ئەو شانازیە چییە بۆ هەڵەبجە هەیە و هەڵەبجەی زۆر جار ئەگەر لە ئەوروپایەکیش بێ کە ئەڵێ هەڵەبجەی جۆرێک لە ڕووی خوێندنەوەیەکی سایکۆلۆژیەوە تایبەتمەندیکی دیاری هەیە جیاواز لە ناوچەکانی تری کوردستان. هی ئەوەیە لێمان قەوماوە و نازێکمان هەیە بەسەر کوردەوە پێش لێ قەومان مەبەستم بەر لە لێ قەومان بەردێکی قوڵتریەیە بەر لە لێ قەومانی شانازیکردن بۆ بە هەڵەبجەوە خۆشەویستی شارەکەی بووە گەشت و سەیرانی شارەکەی هانی داوە جەمالیەتی یا هەوای خۆشی شارەکە ئەوەی پێوین کردووە کە شانازی بکە بەوەی
بڵێن بەختیار هەڵەبجەیی یا فڵان هەڵەبجەیی ئەوە هینەکەی خەڵکەکە بۆ خەستەتی خەڵکەکە بۆ بەڵام لەم دوایانە بە تایبەتی دوای کیمیاباران ئیتر نازەکە گەورەتر بوو چونکە خراپ لێمان قەوما ئێستا ئیتر بۆ بە ناز بۆمان یانی نازێکمان هەیە بەسەر لایەنی دەسەڵاتە چ ئەم بە تایبەتیەوە سەردەمەی کە خەتی زرد و سەتی سەوز جابوو بوونەوە لە یەک و هەرێم دووکرد کرابوو نازمان بەسەر هەردوو لە هەبوو هەردوو لەر نازیانە کێشای بەڵام ئێستا ئایا هەڵەبجە ئەو نازەی ئەکێشرێتەوە باسیەکەیت زۆر جار قسە لەسەرەوە کرێ ململانێ سیاسیەکان و ناکۆکی نێوان حیزبە سیاسیەکان هەڵەبجەی کردوتە قوربانی تا چەند ئەم دەستەواژەیە دروست بوو ئەو دەستەواژەیە من لەگەڵ یانیم بە شێوەیەکی مطلق چونکە هەڵەبجە ئێمە مەسەلا شەیدانی کیمیابارانمان هەموو موچەی بۆ براوەتەوە ئەندێکی قەرەبوو کراوەتەوە اینجا کراوین بە پارێزگا ینی پلەیەک لە قەزا سەرکەوتین کە بووین بە پارێزگا ئەو وەختە جمهورجووری ئیداری ڕۆشنبیری سیاسی هەموو شتەکانی تریتیا دەوڵەمەندترە بێت ئیتر هەر لایەکیش لەلایەنە سیاسیەکانە گریت ئەتپێکیان بەرامبەر بە هەڵەبجە پەیا کردووە چونکە گەیشتون بە ئەو ڕاستی تەنیا وەرەقەیەکی سیاسی کە بتوانن لە بازاری جیهانە معامەلەی پێ بکەن قەزەی هەڵەبجەیە لەبەرەوە بە چەکی قەدەغەکراوی سەردەم بە 4 جۆر غازی کوشندە ڕاست و چەبلەی دراوە ئایا ئەو چەکە هیچی بۆ قەزیەکەی کورد کرد کە بە دوای دۆزێکا وێڵە سەدان ساڵە زۆر من پێم وایە داوا قەزەی کوردی بردە پێشەوە بەڵێ من پێم وایە زۆر تەسیری لەسەر نەبوو گیان هەبوو هەرجیهانی هەژان ینی بەجارێکە چی بۆ کردووی نادەی قەزەی هەڵەبجە بۆ نەچی بۆ کورد کردووە ئەم ڕووداوە بەسەر ماڵکاولی و ماڵوێرانی بەسەر ئەم شارەدا هاتووە دەستکەوتەکەی چی بۆ کورد لە ڕووی نێودەوڵەتی و تەنانە لە ڕووی ئەقلیمیشەوە دەستکەوتەکەمانەوە بوو کە باسمان کرد ینی قەرەبەوەکردنەوەی زیان لێکەوتوەکان بڕینەوەی موچە بۆ شەهیدەکان بە پارێزگاکردنمان کە بووین بە پارێزگا سنووری جوگرافیاکەمان قەزای تریشی تیا دروستە بێ ناحەی تریشی تیا دروستە بێ ئەمە پارێزگاکردن ببوورە لە تەنازێک لە ڕووی معنەوی هێزێکی معنەوی بە هەڵەبجەیە پێدوانیە تا ئێستا بە پارێزگابوونی هەڵەبجە هێشتا تەنها لەسەر کاغەزێکی نووسراوە لە ڕووی کردەوە هەنگاوی باشی و پێویستی بۆ نەنراوە لە ئاستیەوەی کە کراوە پارێزگا ئەو هێشتایە ئەکرێ بە ئێستا کەی ئێمە هەموو شتێکمان بۆ ئامادە کرابوو بەڵام ئەم زروفە اقتصادیە نالەبارەی هاتە پێشەوە مالیکی تێکیە لێمان وای کرد کە پارە نەبوو چی ئەەکەیت ئەگین من پێم وایە حیزبە بچووکەکان هەتا گەورەکان هەتا ئەنجومەنی وەزیران و تا سەرکردەکان و تارک لایەک بیگریت ئامادەن هەموو هاوکاریەکی هەڵەبجە بکەن لە هەموو ڕوویەکەوە وعدیشان ناوە ئەیکەن بەڵام کە پارە نەبوو لە دەستان هیچ ناکرێت ئەجا هەر هەڵەبجە لێمان نەقەومەوە ینی لە حالی حازرە شارەکانی تریش دژی برسێتی ڕاپەڕیون شارەکانی تریش بێتاقەتن لەم بەزە کە هاتووە بەسەر موچەکە ماڵەوە بەسەر ژیانمان بەڵامەوە هەڵەبجە ماوەیەکی زۆرە لەسەر کاغەز کراوە بە پارێزگا بەڵام دەرکەوتەکانی بە پارێزگابوون زۆر بەکەمی ئەبینێ ڕاستە بەشێکی زۆری پەیوەندی بەلایەنی مادی و قەیرانی داراییەوە بەڵام بەشێکی زۆریشی لایەنە معنەویەکەی هەڵەبجەیە کوا ئەم ئاستی بە پارێزگابوونەوە و ڕنگدانەوەی بە شێوەیەکی گشتی و کاریگەر لە ڕووی تەنانە ڕای گشتی وروجانی بۆ ڕایگەشی و لە ڕووی میدیایەوە خراوەتە ناو فەرهەنگی دەستگای ئەلامی وینەکان تاوەکو هەڵەبجە
حیزبی سۆسیالیستەوە کاریگەریان هەبوو بێ و توانی بێتیان خەڵک بێنە سەر شەقام و ناڕزایەتیان دژی ستەمەکانی بەعەز بوو بێ بەوەشی بیگەێنە بم قۆناغی ئێسا کە خەڵک بۆ نان هاتۆتە سەرجادە لە هەڵەبجە هەتا ئەم چرکە ساتش دەرگای قوتابخانەیەک نەکراوەتەوە زیاد لە 2 مانگە لە سنووری پارێزگای هەڵەبجە تا چەند تۆوەکو نخبەیەک و ڕۆشنبیرێک ئەم ناڕزایەتی و خۆپشاندانانەش ئەخەیتە پاڵ ئەو خۆپشاندان و ناڕزاتیانی ناو مێژووی ڕابردی هەڵەبجە کە بیان بەسینەوە بەیەک و وەکو مافێکی هەڵەبجەیەکان باسی دێەوە بکەین. ئەوە کێشەکە کێشەیەکی سیاسیە. من ئەمڕۆ دانیشتم و خانەنشین و کاری سیاسی ناکەم و شتی لەسەر سیاست نانووسم. خەتای دەوروبەرمانەوە دەوروبەرمان بە بەغدادیشەوە چاویان بەم ئەزمونەی ئێمە هەڵنایەت کۆچ بدە کۆچپان لە ڕێگا دروست دەکەن وا لە ناوچە بە عەرەب کراوەکان نایەن لە خەیاڵیانە لەم لەوە ئێرانە هەر ناکۆکە لەگەڵمانە لەگەڵ ئەزمونونەکە تورکیا خراپتر ئەوە تا سوپایە ناوەتە ناو خاکەکەمانەوە یعنی بەڵام خۆشمان بڕێکیان پەلکێش ناکەین خۆشمان لە بینی خۆمانە هێشتا نەگەیشتوین بە ئەوەی بتوانین کێشەکان حەلکەن. من لەوە ڕەخنەم لە جەنابی کاک مەسعود هەبوو یعنی جەنابی کاک مەسعود ئەبوایە لە سەردەمی کاری خۆیان هەندێک شت هەبوو لە بەدەستیا بیکردایە زۆر سەرکەوتوترە بوو لەوەی کە دیمان مەسەلا نەیکرد ئەنجومەنێکی ڕاوێژکار پیران وەکو مەجلیسی شیوخی ئەمریکا لە گەرمیان و کوێستانی کوردستانە دروست بکات مانگی جارێک کۆبوونەیەکی لەگەڵا بکردنایە ئادەی گەرمیانەکان ئێوە شتە باشەکانتان چێ و شتە سلویەکان و خراپەکانتان چێ فڵان فڵان پیسار هەموو ئەمانە هەموو معلوماتەکانیان ئێستا لە ئەمریکا مەجلیسی شیوخ زۆر زیاد بڕیاری لەسەری پەرلەمانیشەوەی ئەمە یەکێک بوو لە کارەکان. دووهەم کاک مەسعود ئەبوایە کە خۆی یەکەمین سەرۆک بوو یەکەمین سەرکردەی کورد بوو ئاوا لە وێنەیەکە کە گرتی و بڵاو کرایەوە بە دیواری شاواسرا یەکێک ئەی پشکنە دەستی بەس کردێتەوە ینی یاسا حکومەکە ئەمە ئەو پڕی حکمەتی قسەی کاک مەسعود بووە بۆ ئەوەی کە یاسا حکومەکات و من لە یاسا بشوکترم کەسێک کە نایناسم کێیت من ئەپشکنێت. بەڵام لە ڕووی یاساییوە 4 ساڵی بردوای 4 ساڵی تریژەوە حەقی خۆیەتی 8 ساڵ لە هەموو شوێنە گەروایە بەس دوای ئەوە ئەبوایە بۆ من پێم وایە کاک مەسعود خۆی بە دڵیەتی چونکە کاک مەسعود لە نزیکەوە دیومە بەڕاستی پیاوێکی دڵپاکی دڵسۆزی کووردە بەڵام دەوروبەرەکەی خەڵکی خراپی بە دەورەوەیە نایەڵم ئەگین ئەبوایە کاک مەسعود کە ئاوا ئەکا بۆ یاسا دەست بەردەکاتەوە یەک دەوری یاسایی خۆشی تەواو کرد بیوی تاوێتر من تەواو کورد پیاوێکی کاڵ بژێرێ بۆ جێگەکەی من. بەڵێ سوپاس کاک حەکی منەمەوێت لەسەر کۆی تەوەری بەرنامەکە لەسەر هەڵەبجە لە ئامێزی مێژوودا لە نیو خولەکە دوایین قسەی خۆت بکەیت. هەڵەبجە لە ئامێزی مێژوودا ئەوەی کە باسمان کرد و تەوەرانی کە باسمان بەڵێ پرۆژەیەکە لە 4 کتێبە تا ئێستا چاپم کردووە لە هەموو کەناڵەکانی ژیانی خەڵکی هەڵەبجە سیاسی ئەدەبی هونەری کللتوری ئیتر چوون بۆ هەموو شێوازەکان هونەر بە هەموو شێوەکانیەوە ئاخجار دوابەرگ ماوە لە ئەوە پەیداکردنی 1-2 سەرچاوی ترام تایبەتە بە وەرزش لە هەڵەبجە لەگەڵ ڕۆژنامەگەری و چیرۆک ئیتر بەوە کۆتایی بە زنجیرە کتێبەکە دێت و پێ دوایە حەقت مێژوو داوە بە هەڵەبجە بە کورتی با من نەیەڵێم هەموو کەس لە شتی خۆی رازیە من خۆم لێ رازیم بەڵام خەڵکیش لێ رازیە یعنی دەستخۆشانێ زۆرم لێ کراوە و خوێنەری باشیان هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەکی مەلا ساڵحان و سەری کتێبی هەڵەبجە لە ئامێزی مێژوودا سپاس بۆ ئاوادەمون بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک تەوەر و باس و بابەتی گرنگی سیاسی و فکری و مێژووی و کۆمەڵایەتی لەسەر شاری هەڵەبجە سپاس بۆ ئامادەبوونت لەم دیدارە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. منیش زۆر سپاستان دەکەم هیوادارمە سەرکەوتوو بن و هیوادارم کەناڵی پەیامیش لەو ڕۆتری خۆی بەردەوام بێت کە بۆ بە کەناڵێکی باش و یعنی گوێگر و چاودێری خۆی هەیە هەر سەرکەوتوو بن. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتای دیداری تایبەتی ئەم جارە تا دیدارێکی دیکە بەخوای گەورە و میهرەباندان دەست بێرم کاتێکی خۆش خواتانە.